ئێوە خوێندنێکتان هەیە ئۆنلاینە بە سیستەمی ئینتەرنێتی شەکاوڵە یاخود زانکۆیەکتان هەیە ئەو زانکۆ چۆنینە ئەم خوێندنەگەر باس پێی بۆ بینەرانی بەڕێز ئایا هەموو کەسێک لێ دەتوانێت سوودمەند بێیان تایبەتە بەس بۆ هاوفکرانی جەنابێت؟ بەڵێ بەتاکید طبعا بۆ هەموو کەسێک کە کەشتێکی گشتیە خوێندنی شەرعیە، خوێندنەکە لایەنەکانی عەقیدەت و عیبادەت و شەریعەت و تەزکیەی نەفس و بانگەواز و زمانی عەرەبی و زمانی کوردی و کۆمپیوتەر و ئەمانە ئەگرێتەوە. ئەمانەش هەموو شتێکی گشتین و خەڵک دەتوانێت ئیستیفادەیان لێ بکە. خوێندنەکە بەڵێ لەسەر ئینتەرنێتە، منهەجی پۆلی یەکەم کامیلەن ئێستا تەواو بووە و ئەو کەسانەی کە کتێبەکە پەیاکەن نۆ کتێبیان لە کوردستان چاپ بووە یان کۆپی کراونەتەوە و کۆپیەکانی دەستەکەوێ یان ئەگەر دەستیشی نەکەو بە PDF لەسەر ئینتەرنێت هەیە لە موقعی ئامادەی ئامەدی ئیسلامی، کتێبەکانی شەرح کراونەتەوە بۆ ئەو کەسانی کە مەشغوڵن و مەجای خوێندنەوەیان کەمترە زیاتر دەتوانێت گوێیان لێ بگرێ. بە شێوەیەکی گشتی کتێبەکانە خوێنێتەوە، هەر وەختێک ویستی ئیمتیحانی هەر مادەیەک بکات توانێت ئیمتیحانەکەی بکە و نەتیجەکەشی هەرو کاتە وەرەگرێتەوە ئینشاءالله.